بەهۆی بوونی مەترسی لەسەر بەنداوی دەربەندیخان گلدانەوە ئاو لە بەنداوەکە دا بۆ 15 مەتر کەمی کردووە. ئەوەش کاریگەری لەسەر بەرهەمێنانی کارەبا دروست کردووە. لێپرسراوانی وێزگەی کارەبای دەربەندیخان دەڵێن بەهۆی گل نەدانەوەی ئاوی پێویست لە بەنداوی دەربەندیخان گرفت بوو ئەوان دروست کردووە و بەشێکی زۆری پلانەکانیان بۆ جێبەجێ ناکرێت. حاڵی ئێستادا بەهۆی ئەم بوومەلەرزەی کە ڕووی داوە کاریگەری کردوتە سەر نەتوانینی خەزمکردنی ئاو لە بەنداوەکەدا ناتواندێ بەرنامە بەپێی پێویست دابندرێت بۆ بەرهەمهێنانی کارەبا. لە کاتی بوونی لافاوە ناچارە بین کە ڕێژەیەکی زۆرتر ئاو بەردرێتەوە بە کارەبا بەرهەم بهێنرێت. زۆر جار لەو کاتەدا بۆ هاوڵاتیان پێویستتر نییە لە کاتێکی کا پێویستە، بەڵام بە ناچاری ئەبێت بەرهەمی کارەبای دروستکەین. کێشەکانمان زیاتر لەوە یعنی خۆی بینێتەوە کە ئێمە ناتوانین ئەو بەرنامانەی کە هەمانە بۆ چاکسازیەکەکان جێبەجێ بکەن کە شتێکی ئاوا ڕۆدە. ئێمە پلانمان هەبوو کە یەکێکمان هەندێک ئیشی چاکسازی تیا بکەن، بەڵام ئەوە بوو ئەم شەپۆ لە بارانە هات وای لێکردین کە چاکسازی یەکە ڕاگرین و یەکەکە بخەینەوە ئیش و ئیسە حالیان 210 مێگاوات کارەبا تەولید دەکەین. بەرپرسی بەشی سەلامەتی لە بەنداوی دەربەندیخان دەڵێت بەهۆی کاریگەری زەمین لەرزەکەی ساڵی ڕابردووەوە ناتوانن هاوشێوەی ساڵانی پێش و ئاوگل بدەنەوە، بەڵام لەگەڵ ئەوەشدا بەهۆی بارانبارینی چەند ڕۆژی ڕابردوو بەرهەمهێنانی کارەبا لە وێزگەی دەربەندیخان بە ڕێژەی لە 100% بووە. ئاستی ئاوی گلدراوە بەم ئاستا بەم مەنسوبە دەکاتە ملیارێک و 45 ملیۆن مەتر سێزار لەم کاتەدا کە ڕاتەکەی زۆر کەمە لە ساڵانی پێشووتر و نسبەی بارانبارین، چونکە ڕێژەی بارانبارینمان ئەم ساڵ 402 میلیمەتر بارانباریەوە تا ئەمڕۆ، بەڵام ساڵی پار کە سەیر بکەین تەنها 7.6 میلیمەتر بارانباری بوو. ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کاوا بە شێوەیەکی گشتی ئەوەی کە ئێمە ئەمانەویست و ئەمانەوێت بکرێت بۆمان نەکرا لە هەڵسانگاندنی بەنداوەکەدا. لە تەواوی هەرێمی کوردستان 2 وێزگەی کار و ئاوی هەیە کە ئەو وێزگەی کارەبای دەربەندیخان و قەزای دوکانن. کاریگەری زەمین لەرزەکانی ساڵی ڕابردووش لەسەر بەنداوەکە پێدەچێت بۆ ئەم ساڵ گرفتی بەرهەمێنانی کارەبا بە ئاو دروست بکات. و شیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام دەربەندیخان.